بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئەمڕۆ باسێکی نەخۆشی عەسرتان بۆ ئەکەم. ئەو نەخۆشیەی کە زۆرینەی خەڵک پێوەی گوێرە دەبووە و خەڵکێکی تریش هەلێ ئەترسێ بۆیە خۆی لە شەکر و لە شیرینی و لە برنج و لە چەوری و لە کۆمەڵە شت گرتوێتەوە و بەقەدەر ئەوەندەش لە قەڵەوی ئەترسێ بۆ ئەوەی کە تووشی نەخۆشی شەکرە نەبێ. بەداخەوە خۆشەویستەکانم ئەمڕۆ لەبەر خراپ بەکارهێنانی خۆراک و نەزانینی خەڵکێکی زۆر ئەمڕۆ گوێرە دەبووە و ئەمڕۆ ئەتوانی بڵێیت طبیش گیری خواردەوە بەدەست ئەم نەخۆشیەوە و نەخۆشیەکی مزمینە. خی گەورە پەنامان با و پەنای هەموو ئازیزێکمان با و ئەوانەی کە نەخۆش کەوتون خی گەورە شیفای عاجیلیان بۆ بنێرێ و ئینشەڵا بە زووترین کات چارەسەری دروست بۆ ئەم نەخۆشیە بدۆزرێتەوە بۆ ئەوەی کە خەڵکیش بە تایبەتی مناڵانمان بێبەش نەبن لە شیرینی و بێبەش نەبوون لەوەی کە حەزیان لێیەتی. ئایزەکانم ئەوەی کە چارەسەری ئەم نەخۆشیە ئەکات یاخود ئەمڕۆ بۆ بە دەرمانێ بۆی مادەی ئینسۆلینە. با بزانین کام لە شەریکات ئەتوانن باشترین مادەی ئینسۆلین دەرکەن و بەرهەمی بێنن و ئەوانە چین کە لەناو جیهانە دەستیان بەسەر بازاڕاگرتووە. یەکێ لە شەریکە عیملاقەکان شەریکەی نۆڤۆ نۆردسکی دانیمارکیە. ئەم شەریکەیە خاوەنی 40,000 کارمەندە بە بوجەی 20 بلیۆن دۆلار بۆ ئەوەی کە بتوانێت ئینسۆلین و هۆرمۆنات و هەندێک دەرمانی تر بەرهەم بێنێ. لەم بەقووەتر شەریکەی سانۆفی فەڕەنسیە کە خاوەنی نزیکی 100,000 کارمەندە و 130 بلیۆن دۆلار سەرمایەکەیەتی. بەڵام پاش گەڕان و وردبوونەوەیەک و سێرچێکی باش بەناو ماپەکانە دوورگەیەکمان دۆزیوە لە فەزڵی پەروەردگارەوە. ئەم دوورگەیە ئەتوانێت زۆر لەو بەرهەمانە کوالیتیتر و باشتر و بە کولفەی کەمتر بۆ هاونیشتیمانان دەستە بەرکات. ئەم دوورگانە دوورگانێکن بڵاون لەسەر جیهانە و لە هەموو شوێنەکە توانین بڵێ هەن و ئیشیان بەرهەمهێنانی کۆمەڵێک لەم هۆرمۆناتەیە بما فيها ئینسۆلین. ئەوەی چاکەیە لەمەیە ئینسۆلینەکەی ئێرە نەک هەر چارەسەرە بۆ نەخۆشی شەکرە بەڵکو پارێزگاریشە بۆ توشبوون بە نەخۆشی شەکرە. بابزین ئەم دوورگانە کەوتونەتە چۆوە و چۆن بتوانین بە GPS بیان دۆزینەوە و چۆن بتوانین خۆمان لەم نەخۆشیە بە دوور بگرین. پاش سێرچێکی زۆر بە دوای دوورگەکانی دروستکردنی ئینسۆلینە وردە وردە GPS-ەکەمان نزیکی کردینەوە ئەلێرە. هەرچەند نزیک بووینەوە هیچمان نەبینی. بۆ شوێنێکە گەڕاین کە لە کارگە بچێت و ئینسۆلین و معمەل و کارمەندی هەبێت و وەکو معمەلە گەورەکانی ترکە باسمان کرد. بەڵام ئەندامێکی خەوتوو لێرەنەیە ئەبینین کە هەمووی لە چەوری ئەچێ. لە ئینگلیزیشا پێوترێ پانکریاس، یعنی هەمووی هەر چەور. کاتی خۆی وایان زانیوە ئەم ئەندامە کە پێوترێ پانکریاس بەس چەوریەکە و هیچی تر. وایان زانیوە ئەمە شۆک ئەبزۆربەری مەعیدەیە، تەنها بۆ حیمایەت و بۆ پادی مەعیدە دانراوە بۆی کە مەعیدە و فەقەرات عەزێتی پێنەگا. دواتر بۆیان دەرکەوت ئەم ئەندامە ئەندامێکی زۆر حەیویە. ئەمە ئەو ئەندامەیە کە نەخەوتووە ناشخەوێ لەوە چێ تاکە ئەندامێک کە ئاوا پاڵی یاوەتەوە و هاتۆتە سەری کردوتە کۆشی دوانزەگرێەوە، چونکە بۆ خۆی لەسەر و لە مل و لە لاشە و لە کلک پێک هاتووە. بەڵام سبحان الله ئەمە ئەو سەرە نییە کە شیری لێ بمژێت و خواردنی بوێت نەخێر، بەڵکو ئەم ئەنزیم و هۆرمۆنات ئەدا بەلاشە. ئەم پێویستی بۆوان نییە. ئەمە ئەو ئەندامەیە کە خی گەورە دروستی کردووە هەرچەند ورد دەبیتەوە لەو شوێنەی کە ئەوێت ئینسۆلین دروستکات هەموو حەجمەکەیمان تەقدیر کردیە 1/5 0.5 to 2 سانتیمتر، 1 سانتیمەتری مکعب، سانتیمەتری سێجا. هەموو ئینسۆلینی من و تۆ کە خی گەورە دروستی کردوین ڕێژەی شەکر و بەڵانسی بۆ ڕاگرتوین لەو تۆزیایە لەو سانتیمەترایە. یعنی مامەسا معمەل وشت نەبوو نەخێر. لەو تۆزەیە کەوتوتە بەشی کلکی دوانزەگرێشەوە. بۆچی؟ بۆچی پێیانەوتێ دوورگە ئەمانە خۆشەویستەکانم؟
لەبەرەوەی کە ئەم دوورگانە بۆ خۆیان شێوازێکی سربەخۆن. هەر دوورگەیە و پێک هاتووە لە 4 جۆر خانە. ئەم خانانە بە هەزارەهان دابەش بوون و ئیشی خۆیانەکەن بە تایبەتی. لە ناو پەنکریاسە دابەش بوون لەو شوێنانەی کە ئەنزیم ئەڕێژن بۆ هەرسکردنی خواردن. بەڵام ئەمان کە خواردن هەرز بوو چووە ناو خوێنەوە، اینجا ئەمان مامەڵە لەگەڵ خواردنەکەیاکەن. ئینسۆلین و گلوکاگۆن و پەنکریاتیک پۆلیپێپتاید و سۆماتۆستاتین و هۆرمۆنەکانی تر دەرەکەن. سوبحان الله، بۆیە پێیانەوترێ چی؟ پێوتە ئایزلاند، پێوترێ ئەمانە ژمارەیان چەند بێ بەڕێی جەنابتان؟ ژمارەیانی 1 دانە ملیۆنە، نیو دانە ملیۆنە. بەحسەکان ئەڵێن لە 200,000ەوە هەتاوەکو ملیۆنێک و 800,000 لەم دوورگانەمان هەیە. ئەی چۆن لە سانتیمەترێکە لە 2 سانتیمەترا جیانە بێتەوە؟ ئەمە بەس عیلمی خوا و قودرەتی خوا و دەسەڵاتی خوا و وردەکاری خەڵقی خوا. ئەتوانێت شتی ئاوا گرنگ دروستکە کە هەمومان قەرزاربارین کە وای کردووە خوای کردوێتی بە سەبەبێک کە ئێمە ئەم شیرینیە خۆشە ئەخۆین بەبێ ئەوەی کە دڵمان لای بێ و خەیاڵمان لای بێ. ئالێرەوە هەرز دەست پێیەکە. چۆن؟ ئەلێرەوە کە ئینسان ئەوێ خواردن بخوات پێوترێ مەرحەلەی بینین. پەنکریاس ئەکەوێتە جوڵە ئەڵێ ئەمە چیتایە، حسابی تەحلیلەکەیەکا شەکلیتایە، ئەمای لێزی بۆ ئەڕژێ. لە لیکەوە لە پەنکریاسەوە بۆی حازرەکە بۆی کە هەرسیکە. دواتر کەیکێتە دەمتەوە، دواتر کەیکێتە مەعیدەتەوە، ئەنجا مەرحەلەی قۆناغی گەدە دەست پێیەکە. ئەنجا بە پەنکریاس ئەڵێ شتێ بەڕێوەیە، خواردن بەڕێوەی ئاگا لە خۆ بێ. هەموو مەعمەلەکان و کارگەکانی ناو پەنکریاس بۆ حەزمکردنی خواردن ئەکەونە گەڕ. بەڵام دوورگەکانی لانگەرهاز جارە ئیشیان نییە. بۆ چکە هێشتا خواردنەکە نەچێتە خوێنەوە. بەڵام ئەمانە زانن دراوسێکیان مەشغوڵە. ئەمانیش تۆزێکی تر خواردنەکە بە مجەڕەد ئەوی چۆ خوێنەوە ئیشی ئەمان دەست پێیەکە. لەبەرەوە ئەمانیش تەدارەکی هاتنی بووک، هاتنی خواردنە خەن. ئەم بووکە بەڕێزە ئەبێت شتی بۆ حازر کرێ، ئەبێ ماڵی بۆ حازر کرێ، ئەبێ شوێنی بۆ حازر کرێ، ئەبێ شوێنی حەوانەوی بۆ حازر کرێ. الله ئەکبەر. مامۆسا نالیە فەرمێ چی؟ ئەفەرمێ چییە گوارە گوناهی؟ چییە گوارە گوناهی؟ وا بەنەستەق بەگوێ هەڵت واسیوە سەر معەلەق. دەخیلت بم نەخیلی یا ڕوتابی کەوا شیرین و سینە نەرم و دەڕەق. الله ئەکبەر. سیری ئەم تەعبیرانەکە سیری بۆ بەخێراتنی ئەم بووکە مامۆسا نالی چییە فەرمێت؟ ئەفەرمێ چییە گوارە گوناهی وا بەنەستەق؟ یعنی ئەڵێ ناڵێت تۆ گوارە و بەجۆدا هەڵواستیوە، نا ئەڵێ گوارە و سەرەوە خوار بەجووی خۆی هەڵواستیوە، یعنی ئاوا جووی گوارە و گرتووە و چم تعبیرەکە چییە گوارە گوناهی وا بەنەستەق بەگوێ هەڵت واسیوە سەر معەلەق. هەڵیشی جێراوەتەوە. دەخیلت بم نەخیلی یا ڕوتابی، تۆ خورمایت وها شیرین و سینە نەرم و دڕەق. باسی چیەکە؟ ئەڵێ تو ئەو نەشیرینیت بووکێکی ئەو نەشیرین و جوانی ئەم دڵارەقە لە شۆ بوو، ئەم ناو کەڕەقە لە چێ بوو. بۆیە ئەم بووکە کە دێ تەدارەکی بۆ حازرەکرێ کە ئەگاتە 12 گرێ، ئەنزیمەکە هەمووی ئەڕژێ بەسەریا و حازرەکرێت و بۆی کە هەزم بکرێ. پەنکریاس هەرچی ئەنزیمێک کە پێویست بێ بۆ کاربۆهیدریت، بۆ شیرینی و شەکر، بۆ چەوری، بۆ پرۆتین تیایەتی و حازرە خوای گەورەوەی ئامادە کردووە. ئەوە ئینشەڵا لە سیسیلەیەکی تر باسێکین. بەڵام ئەوەی کە گرنگە بیزانن کە خواردنەکە هەرسە بێت ئەچێتە خوێنەوە، ئینجا ئیشی ئینسۆلین و دوورگەکانی لانگەرهانز و بێتاسیێڵەکان دەست پێیەکە. ئینجا ئینسۆلین ئەڵێت ڕێژی شەکر زۆر بوو، شەکرێکی زۆر بە کۆنتەینەر بە ترێلە هاتە ناو شارەوە، نابێ ڕێبگرێ، نابێ قەڵە باڵقی دروستکە، پیاوی چابن زوو بیبەنە مەخزەنەکانەوە، دا بەشێکا بەسەر مەخزەنەکانە. ئەزانم ڕێگەی چەندە دەیە شەکر لە ناو خوێنا بێ؟ 5 گرام، 1 کەوچک. زیاتر ڕێگە نادرێ، چکە زیاتر ڕێگەی دابێ بە شەکرە. لەبەرەوە زوو فریایەکەوێ جادە و بازار و کۆڵان و کۆنتەینەری لێ پاڕکاتەوە، ئەڵێ زەحمە نەبێ ماسوول کە با ئەمە لای تۆ بێ، چۆری ئەمەم بۆ کوردی بە چۆری با لای تۆ بێ،
پرۆتین ئەمە بالای تۆ بێ جگەریش بۆ وشکەکەمەوە وا نەزانی ئێمە یەکەم جارە میوەی وشکە بینین نەخێر ئەڵێ شەکرەکە و بۆ وشکەکەمەوە بۆتەکەم بە گلایکۆجین بە ئەمانەت لای تۆ بێ خەزنیکە چکە ئینسان نابێ شەکری دابەزێ مێشک لەسەر شەکرەژی 1-5 دقیقە شەکری لێ بڕا لە ئیشەکەوێت لەبەرەوە با بە وشکی لای تۆ بێ نەبادام ئینسانە وای لێ بێ ڕۆژە بە ڕۆژوو بێ یاخود 48 سەعاتیان چەند ڕۆژە بەسەرێکەوە نان نەخوا دوای ئەو شەکرە وشکەم ئەوێتەوە لێت چێ پێڵێ ئینسۆلین پێڵێ لەبەرەوە هەر هەمووی دابەشەکە بەسەر لاشەیە بۆ ئەوەی کە ئەو ڕێژەیە جا بەردەوام ئەو شەکرە ناڵێ کۆن بێ شەکرە هێنێ و شەکری تازا خاتە شوێنەکەی و شەکرە کۆنەکە سەرفەکات و بەردەوام فرێشە یعنی ئەگەر سەیری ئێکسپایر دەیتەکەی سەیری پرۆتەکشن دەکتەکەی شەکرکی لە ناو خوێنە بەردەوام تازەیە شەکری ئەو ڕۆژەیە هی دوێنێ نییە ناڵێ بەسەری بچێ هەر پیدیەکی بخوێنەوە پرۆدەکتیڤ دەیت هی ئەو ڕۆژەیە بۆ دروست کراوە بۆ چونکە ئەمانە تەنزیمێکن ئەم پەنکریاسە خی گەورە توانایەکی پێداوە ئەتوانێ شیرینی و شەکر تێستکە بەڵێ ئەتوانێ بۆ چونکە خی گەورە بۆری خوێنەکەی وا بۆ دروست کردووە بەسەر پەنکریاس ئاڕوە پەنکریاس بەردەوام لەم بۆری خوێنی کە بۆ سپلینەچێ کە بۆ سپڵەچێ خوێن وەرەک دێ واتە لە هەموو شوێنەکە تێستی خوێنەکە وەیزانە ڕێژەی شەکر چی لێ هاتووە خۆشی پێزانێ یەکسەر ناشگەڕێتەوە بۆ مێشک چکە درەنگە بڵێ شەکر ئەو نێ و تۆ چییە فەرمیت و ئەمرکە نەخێری یەکسەر خۆی بڕیارەدا بەپێی ئەوە جیهازی سەکەنە لە ئینسانی بەستن زۆر متەتەویر ئینسۆلین پۆمپە با من جیازێکیان بۆ داناوەمە یەکسەر بۆ خۆی قیاسی شەکرەکە کات و یەکسەر بەپێی ئەوە ئینسۆلینە خاتە ناو خوێنەوە هەموو سەرە سەعاتی هەمووی 30 ساعت جارێک بەڵام ئەوی کە پەنکریاسەیکە هەموو ساتێک جارێکە نەپارەیەوێ نە ئازارێوێ نە سەحبێوێ ئێستا من فاسێکی خوێن لای کاک عەبدوڵڵاکەم عەبدوڵڵا جان فاسێکی شەکرم بۆ بکە گلوکۆزم بۆ بکە فاسێکی شەکری سێمانگیم بۆ بکە فەحسێکی ئینسۆلینیشم بۆ بکە با بزانم گەشتوونەتە چۆ و چەندی پێچێت تا فاسەکە دەرەچێ ئینشاءڵڵا ساعت و نیوێک پێچێت ساعت و نیوێ ئەڵڵا بە نیوماتیک سیستم ئەو مادەی ئەنێریت یەکسەر ئەکرێتە ناو جیهازەوە جیهازەکە بە سەعاتێک بە ساعت و نیوێک اینجا فاسەکە بۆ خوێنێتەوە یەکسەر پەنکریاس ئەی خوێنێتەوە یەکسەر خوێنەکە حازرەکاتەوە فەرمێت ڕێژی شەکرەکە ئەو نەیە خوێنی ئەو نەبڕژە لا ئیلاهە ئیلا الله چەند جوانە بۆ چونکە ئەم لانگەرهانسە ئەم دوورگانە بەڵێ حەجمیان کەم گرتووە بەس دەزانن 1-2% پەنکریاسیان گرتووە بەڵام لە 20 خوێنی پەنکریاس بە خۆیانە بن بۆ بەچکە بەردەوام ئەبێ ئاگایان لە ڕێژەی شەکر بێ لە خوێنە ناوە خەڵەت ڕووبە سوبحان الله هەر لانگەرهانزێک بەجیا 5 دانە بۆری خوێنی بۆچێ بۆ ئەوەی کە بەردەوام بزانن چی ڕوئەدا و بەردەوام لە ئامادە باشییا بن سبحان الله ئەم پەنکریاسە عەجیبە خی گەورە دروستی کردووە بۆ چکە دووەڵ فەنکشنی هەیە یەکێکیان خواردنێ بۆ هەزمەکات و هەرسەکات و دواتریش خۆی مامەڵی لەگەڵاکان ناو خوێنە چووە زێرەتێکمان هەیە لەسەر سنوورەکان ئیش کات و لە ناوخۆشە ئیش کات و مامەڵای لەگەڵ هەردووکیانە بکە نییە ئەمە پێویستی بە دوو کارگە نییە پێویستی بە دوو حکومەتە بتوانن ئیداری ئەمە بکەن وەڵای هەرچی دکتۆرەکانی دنیای ئەمە بکەن نەیانەتوانی ئیشی پەنکریاس تەنها پەنکریاس ڕێخن دوایش کە چووە خوێنەوە دیسان خۆی مامەڵی لەگەڵاکە نەک مامەڵەیەک ئەگەر شەکر کەم بوو گلوکاگۆن دەرەکە ئەی ئەگەر شەکر زیاد بوو ئینسۆلین دەرەکە الله ئەکبەر یعنی هەر خۆشی پەرچەکردداری خۆی کاتەوە بەڵێ هەر خۆیەتی هەردوو مادەکە دەرەکات هەر خۆیەتی بەڵانسی هەردووکی ڕاگرێ جارێ بەرزێکاتەوە جارە نزمێکاتەوە ئەمە بە چێ ئەکرێ ئەمە بە چ قووەتێکەکرێ حەزەکەم بەشی شتان پێ بڵێم هەر دوورگەیەکی لانگەرهانس هەر چوار جۆرخانەکەی تایە کە گلوکاگۆن و پۆلیپێپتاید و سۆماتۆستاتین و ئینسۆلینیش دەرەکەن هەر خانەیەکی دروستکردنی ئەنزیمی پەنکریاسی یەک دانە لەو خانانە کە بە هەموو مەعمەلی دنیا ناکرێ
هەرچی ئەنزیمەکانی لەشە ئەو تاکەخانەیە دەرێکە. واتە پێیان و چۆری هەزمکە چۆری بۆ دەرەکە، وتی پرۆتین دەرەکە، هەر ئەو خانەیە ئەتوانی هەر چواریشی پێکەوە دەرکە لە کاتێکان مەگەدەمان پڕەکەین و ئاگامان لێ نییە و هەر تێیەخنین. سوبحان الله، ئێمە بێ ئاگاین، بە زەمانە بێ ئاگا نابن. بۆ ئێم ئەندامانە خۆشەویستەکەم پڕە لە ئەنزیم، خوای گەورە مادەیەکی تیا دروست کردووە، ئەگەر خوا نەخواستە لێ بقەومێ ئەگات لە خۆت نەبێ پارێزگاری لێ بکەیت. کحول و عرەقت کرد بەسەرە، با بە زەرەری چییە؟ توێزە سەرێگەر مەکەین. نا، پێش تۆ پێش عەقڵت پەنکریاس پێی تێکەچێت، لەبەر تووشی ئیلتیهابی پەنکریاس دەکات. ئیلتیهابی پەنکریاسیش کە ئینسان توش بوو لەوانەیە بەس ئەنزیم و تیئەنتیەکانی ناوخۆی هەموو لاشە بتوێنەوە، بەشی ئەو نە تێزابی تایە کە نەک پەنکریاس، لەوانەیە هەموو سکت بۆ بکەن بە سابوون، پێوتە ساپۆنیفیکیشن، هەر هەمووی بۆ توێنێتەوە. بەچی؟ بە غەڵەتێک بەسەر پێچیەکە ڕۆدا. بۆیە خۆشەویستەکەم چێ خۆیەتی ئەم ئەندامانە خوای گەورە بۆ بچووکیە، بۆ پەنهانە، بۆ بردەکاریە بووی دروست کردین، قەدر و نیعمەتی بزانی. پێشتر کە زانست گروگاڵێ کرد وایە نەزانی پەنکریاس تەنها چەوریەکە و ناویان نا پەنکریاس، یعنی هەمووی هەر گۆشت، هەمووی هەر چەوری. دواتر کە عیلم پێشکەوت و نهێنەکانی پەنکریاسیان دۆزیەوە، زانیان یەکێکە لەو ئەندامە ناوازانەی کە لەسەر هەردوو تەوەری هۆرمۆن و ئەنزیمیش ئیشەکە، نەک هەر ئەمەندە بەڵکو بۆیان دەرکەوت کە ئەم ئەنزیمە لەناو ئەم لاشەیە لەو شوێنە پەنهانەیە بریتیە لە یەک مەفاعیلی نەوەوی کە ئینسان لە ناو ناخی خۆیان هەڵی گرتووە. هەر کاتێک خوا نەخواستە تووشی تەقینەوە و تووشی لێچوون بێ، کارە ساتەکەی چێرنۆبڵ جارێکی تر ڕوەداتەوە. وایە ضرورە ئاگامان لەوە بێت کە لە ناخی خۆتە هۆکارەکان و فاکتەری لە ناوبردنەکەت ئێستا ئامادەیە پێش ئەوەی کە بەکتریاکانی ناوڕێ خۆڵە و شیوکەنەوە هەر ئەنزیمەکان چالاک بن، ئەتوانن هەر یەکەمان لە بەریەک هەڵوەشێن، هەر یەکەمان بەشی ئەو نەشی ئەنزیمتیایە کە هەموو لاشەمان هەرسکە بە پەنکریاس خۆیەوە و بە دەوروبەری پەنکریاسەوە و بە کۆتایی هاتنی هەموو لاشەوە. هذا خلق الله فأروني ماذا خلق الذين من دونه. ئەمە دروستکراوی پەروەردگارە، فەرمووی ئێوە نیشانم بن بزانین ئەوانەی لە دەرەوەی ئەم دروستکراوانن چیان دروست کردووە بە خۆشمانەوە. وایە پەنکریاس چۆن مادەی سوودبەخش و ڕاگری ئەم لاشەی ئینسانە لە هەر سەوە هەتاوەکو میتابۆلیزم ئەکرێت مادەی پەندەر بێ بە ئینسان و چۆن ملیۆنەهای تا ئێستا ناو بردووە ئەکرێت ملیۆنەهای تریش بەهۆی سەرپێچیکردن لە فەرمانی خوای گەورەوە لە ناوبەرێ بە تایبەتی مەشروب و وانەی کە خۆمان پێیانەڵێین شەرابە ڕۆحیەکان کە ئەبنە هۆی ئیلتیهابی پەنکریاس و ئینسان لە بەریەک هەڵەوەشێن. وفي أنفسكم أفلا تبصرون. ئاخۆ نایبینن.